قسەیەکی لەگەڵ سەرۆکی کۆریای باکوور دەڵێ سەبارەت بە چەکە ئەتۆمیەکان ئەڵێ چەکی ئەتۆمی کیم جۆنگ ئون ناتەقێنێ دوگمەکەی ئەوە نییە بتوانێت بیتەقێنێ بەڵام دەڵێ ئەوەی من گەورەترە و باشتریژی شەکە هەڵێ دوگمەکەی لەبەردەستمایە ئەیتەقێنم ئەینێن بە کۆریای باکوورەوە کەمێکی دیکە لەسەر ئاما زیاترە بینن. هەندێک مەترسی هەیە لە ساڵی 2018دا لەم ساڵ نێوانی ئەمریکا و کۆریای باکوور بتەقێتەوە بە تایبەتی دۆناڵد ترەمپ و سەرۆکی کۆریای باکوور کە زۆر بە دژی یەک قسەومساکەن. کۆریای باکوور لەسەر تاقیکردنەوەی موشکی و ئەتۆمی هەمیشە مای هەڕەشەیە بۆ ئەمریکا وەک ئەمریکا دەڵێ نەگەر ئەمریکا بەڵکو بۆ وڵاتانی جیهان هەروەها یعنی نیمچە دوورگەی کۆریا لە چەکە ئەتۆمیەکاندا ئەمەش ئاسۆی ناڕوونە. دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا بە تویتێک وەڵامی لێدوانی کیم جۆنگ تۆنی سەرۆکی کۆریای باکووری داوەتەوە ئەو قسە لەگەڵ ئون دەکات لەسەر تویتەر دەڵێ ئەو چەکە ئەتۆمیەی تۆ خۆتی پێوە هەڵەکێشی بچووکە و یعنی ئێشیش ناکا بەڵام بەڵێ ئەوەی من گەورەیە باشی شەکە لەگەڵ دەسم پیانە ئەتەقەیە.